آمادەبوانی بەڕێز بەیانیتان باش. هەموو لایەکتان بەخێر بێن. You are not ready? Okay. هەموو لایەکتان بەخێر بێن. دەستخۆشی لە زانکۆی ئەمریکی کوردستان دەکەم بۆ سازدانی ئەم کۆنفرانسە. کارێکی زۆر باشیان کردووە. دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە دەکەم کە بە هەر نەوعێک بەشدار بوون لە سازدانی ئەم کۆنفرانسە لە دهۆک. بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەم کە لە دەرەوە تەشریفیان هێناوە لە ئەمریکا، لە ئەوروپا، لە شوێنەکانی تر بۆ هەرێمی کوردستان بۆ دهۆک بەخێر بێن. بە خێراتنی برای خۆشەویستم کاک فالح فەیاز دەکەم کە تەشریفی هێناوە لە بەغدا ئەم بەیانیە بۆ بەشداری لەم کۆنفرانسە. بەخێر بێن هەموو لایەکتان. ئاسایش و ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بابەتێکی زۆر گرنگی ناوچەکە و جیهانە. هیوای سەرکەوتن و دەرەنجامی باش بۆ ئەم کۆنفرانسە دەخوازم. کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک هەر ئاسایش و پەیوەندی وڵاتانی ناوچەکەی تووشی قەیران کردووە، بەڵکو بۆ سەر ئاشتی و بەرژەوەندیەکانی وڵاتانی گەورە و جیهانیش بۆ تەهەڕەشە. ئەوەی لە ناوچەکە دەگوزارێت ئەنجامی هەڵەیەکی کۆن و نەقشەی جیۆسیاسی دوای شەڕی یەکەمی جیهانیە کە کۆمەڵێک کێشەی سیاسی لە ناوچەکەدا بێ چارەسەر هێشتەوە، لەوانەش دۆزی کورد. دۆزی کورد کێشەیەکی گەورە و چارەسەرکردنیشی بەشێکی گرنگی ئاشتیە لە ناوچەکەدا. هەروەها کێشەی هەندێک پێکهاتەی دیکەیش دوای جەنگ لەم ناوچەیە سەریان هەڵدا. جگە لەمانە نەئارامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە کۆمەڵێک هۆکار دەگەڕێتەوە کە ساڵانی دوای هاتنە ئاراوە و بوونە هۆی گرفتی زیاتر لە ناوچەکەدا. لەوانە تێکچوونی هاوسەنگی لە ناوچەکە دوای بەهاری عەرەبی و ڕوخانی ڕژێمی پێشووی عێراق ڕۆڵی هەندێک وڵات لە ناوچەکە پاشەکشەی کرد. دەوڵەتان بۆ ئەوەی ببنە هێزی یەکەم و پێشەنگی ناوچەکە کەوتنە کێبڕکێ. ئەمانە بۆنە هۆی سەرهەڵدانی شەڕی بە وەکالەت و ململانەی ناوچەیی. زەمینە بۆ دەستێوەردانی سەربازی نێودەوڵەتی ڕەخسا. ئەوە بۆ هۆی مایەی گەرمبوونی شەڕەکان و کەمبوونەوەی دەرفەتی میانگیری، چونکە هێزە نێودەوڵەتیەکان لە جیاتی ڕۆڵی میانگیری خۆیان بوونە بەشێکی شەڕ. ئەوەش مێکانیزمەکانی چارەسەری ئاشتیانەی یەکجار کەم کردەوە. ناکۆکی مەزهەبی و نەبوونی کەلتوری، لێبوردەیی و پێکەوە ژیان هۆکارێکی دیکەیە. ئەم مەترسیە کە بەهۆی تێگەیشتنی دەمارگیری مەزهەبی و عەقلیەتێکی تۆڵەسەندنەوەی کۆن بە ئەنقەستیش کەڵکی لێوەرگیرا و هاندرا تاکو ببێتە زەمینەی لەبار بۆ گەرمکردنی شەڕ و ململانێ لە ناوچەکە لەسەر دەستهەڵات. تیرۆر هەڕەشەیەکی سەرەکیە لەسەر ئاشتی و ئاسایش لە ناوچەکە و لە جیهاندا. ڕێکاری بەرنگاربوونەوەی تیرۆریش دیسان کێشە دروست دەکات. نەبوونی استراتیژیەک لەسەر بنەمای چاکسازی ئابووری و سیاسی و پەروەردەیی و کۆمەڵایەتی و کەلکتوری بۆ بەرنگاربوونەوەی تیرۆر، پشتبەستنی سەرەکی بە ڕێگاکاری سەربازی و وشکردنی سەرچاوەکانی ترۆر خۆی لە خۆیدا کێشەیە هۆکاریشە بۆ دووبارە بەرهەمهێنانەوەی تیرۆر و بیری توندڕەوی لە منتیقە. لاوازی و شکستی سیاسی و ئابووری زۆر لە سیستەمە فەرمانڕەواکانی ناوچەکە، نەبوونیان شکستی سیاسەتی گەشەپێدان و پێدانی بێدادی کۆمەڵایەتی بوونەتە هۆی ئەوەی کە ناومێدی و بێئایندەیی و بێچارەیی و تووڕەیی ببێتە هەستی بەربڵاوی گەلانی ناوچەکە بە تایبەتی لاوان. ئەو هەستە ترسناکە بۆتە سەرچاوەیەکی ناڕەزایی و زەمینەیەکی هەمیشەیی ئامادە بۆ یاخیبوون و ڕاپەڕین، هەروەها بۆ سەرهەڵدانی بیری توندڕەوی. باجی قورسی سیاسەتی هەڵەی ئەو وڵاتانە
لەسەر ژیان و گوزەرانی ملەتەکانیان زۆر گران وەستاوە هۆکارێکی سەرەکیشە بۆ تووڕەیی و ناڕەزایی خەڵک. تەنانەت لەو وڵاتانەشدا کە سیستەمێکی ڕوو لە دیموکراسی پەیرەو دەکرێت بەداخەوە بە ناوی دیموکراسیەوە مۆدێلێکی ئەوتۆ پیشان دراوە کە خەڵک لە دیموکراسی و دەنگدان و لە کۆی پرۆسەی سیاسی سارد کردوتەوە. بۆ نمونە لە عێراق لە جیاتی فرە سیاسی فرەناوەندی دەسەڵات هەیە، لە جیاتی ئەوەی دەستور و یاسا باڵادەست بن، باڵادەست و بڕیار بەدەستی حزبی و گروپی چەکدار بەرقەرار بووە. ئاکامەکەشی ئەوەیە کە ئەمڕۆ دەیبینین. ئامادەبوانی بەڕێز، شەڕی دژی داعش هاوپەیمانیەکی نێودەوڵەتی بەهێزی دروست کرد و زۆر لە گرفت و ناکۆکی ناوچەکەی تا ڕادەیەک پاشەکشە پێکرد، بەڵام بە هەڵە خوێندنەوەی ئاماژەکان و بڕوا بەخۆهێنانی پێشوەختە بەوەی کە داعش کۆتایی هاتووە بۆ هۆی خاوبوونەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی و کێشەکانی گەرمتر کرد. کەچی لە ڕاستیدا مەترسی داعش نەک هەر لە ڕووی هزری و کەلتوریەوە بەلکو لە ڕووی سەربازیشەوە تەواو نەبووە و هێشتاش بۆ ناوچە و بۆ جیهان خەتەرێکی جددیە. گرفتی سەرەکی ئەوەیە هەمووان دەیانەوێ بە سەرکەوتنی سەربازی و مەیدانی نەک بە لە یەک تێگەیشتنی دانوستاندنی سیاسی شەڕەکان کۆتایی پێبهێنن. بۆیە دەرفەتەکانی دانوستاندن هێشتا زۆر لاوازن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. درێژە کێشانی شەڕ و کێشەکان نەبوونی ئاشتی و ئاسایش و سەقامگیری سیاسی بە هەدەردانی سەر و ماڵ و سامانی وڵاتان لە شەڕ و ناکۆکیدا جگە لە زیانەکانی ئێستای گەورەترین مەترسیشن بۆ ئایندە. دەبنەمایەی گواستنەوەی کێشە و قەیرانەکان و گرفتەکان بۆ نەوەکانی داهاتوو. لە بیرمان نەچێت ناوچەکە لە بەردەم هەڕەشەیەکی دیکەشدایە کە وشتبوون و گرفتی کەمبوونەوەی ئاو و بە بیابانبوونە. ئەوەش چەندین قەیرانی دیکە لەگەڵ خۆیدا دەهێنێت بۆ ناوچەکە. کوردستان لەم ڕەوشە لەبارەی عێراق و ناوچەکەدا بەدەر نییە. دەبێ بە وریایی کار بکات بۆ ئەوەی لەو ژینگە ئاڵۆزوونا لەبارەدا بە ئاسوودەیی بەڕێوە بچێت. بۆیە هەوڵمانداوە و بەردەوامیش دەبین لەوەی کە ئەستراتیجیەکمان هەبێت بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم گرفتانە. استراتیجی ئێمە درێژکردنەوەی سەقامگیری و ئاوەدانی هەرێمی کوردستانە بۆ هەموو عێراق و ناوچەکە. بەڕێزان، بە تێڕوانینی ئێمە تاقە ڕێگە بۆ چارەسەری کێشەکان دانوستاندن و ڕێکاری سیاسیە. ئەوانەی دژایەتی و شەڕی یەکتر دەکەن دەبێ بۆ چارەسەری پێکەوە دابنیشن. نکۆڵیکردنی زەبر و زۆر کۆتایی بە کێشەی هیچ گەلێک ناهێنێت و خەڵک لە داواکارەکانیان سارد نابنەوە. شەڕ و ململانەی سەربازی هیچ کێشەیەک چارەسەر ناکات. ئەوانە هەرچەند درێژە بکێشن دوجار هەر دەبێ بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ و بگەنە لە یەکتر تێگەیشتن و ڕێککەوتن. شەڕ و خۆپڕچەکردن بودجە و پارەیەکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەدەرداوە. بەو پارەیە و بەگیانی ئاشتی خوازی و پێکەوە ژیانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبووە ناوچەیەکی هەرە پێشکەوتووی جیهان. ئێستاش دەوڵەتان و گەلانی ناوچەکە تەنها ئەو ڕێگەیان لە پێشە بۆ خۆشگوزەرانی و بنیادنانی ژیان و ئاشتی لە ناوچەکەدا. نابێ گەلان و پێکاتەکانی ناوچە بخرێنە شەڕەوە. ئەوە کێشەکان ئاڵۆزتر دەکات. ئێمە لە هەرێمی کوردستان زۆر هەوڵمانداوە و زۆریش باجی ئەوەمانداوە کە بە نەبینە بەشێک لە هیچ شەڕێک. هەوڵمانداوە نەوایەکی ئارام بمێنینەوە و بتوانین داڵدەی ئەوانەش بدەین کە لە شەڕ و ئاڵۆزیەکان هەڵدێن. زۆر گرنگە هەمومان لە هەرێمی کوردستان لەسەر ئەم ئستراتیجیە هاودەنگ و هاو هەڵوێز بین. دەبێ ئەوەش بڵێم ئەو هاو هەڵوێستەی تا ئێستا لەم بارەوەیە لە هەرێمی کوردستاندا هەیە زۆر جێگەی بایەخ و پێزانینە. ناوچەکە و گەلان و پێکاتەکانی بەدەست شەڕ و ئاڵۆزیەکانەوە یەکجار ماندوون. بەرگەی شەڕ و ناکۆکی زیاتر ناگرن. بەدیهێنانی لێکتەی گەیشتن و چارەسەری سیاسی بۆ ناوچە لە قازانجی هەموو جیهانە. شەڕی داعش کۆتایی نەهاتووە. هێشتا پێکەوەیی و هاوپەیمانەتی هەمومانی پێویستە.
دەبێ لە ناوبردنی ئەو دژمنە سەرسەختە هەتا ماوەیەکی دوور ئامانجی هاوبەشی هەموو لایەکمان و هەوێنی بەردەوامبوونی هاوپەیمانیەتێکی جیهانی و هەرێمی بێت لە دژی تیرۆردا. نوێکردنەوەی سیستەم و مێکانیزم و سیاسەتەکانی حکومڕانی و ئابووری کۆمەڵگای لەم ناوچەیەدا پێویستیەکی هەرە لە پێشە. دەبێت چاکسازی و پێداچوونەوەی هەمەلایانەی جددی ڕاستەقینە و سەردەمدیانە وەک استراتیجی بگرینە بەر. حکومڕانیەکانی ناوچەکە ڕووبکەنە مێدوت و سیاسەتێک کە تێگەیشتنێکی ڕاستەقینە و واقعیانە و وەڵام دەرەوەی داوا و خواست و پێویستی ڕەواکانی ملەتەکانیان بن. بەڕێزان، دەربارەی عێراق و کێشەکانی بەداخەوە زۆر لەمەوبەر پێشبینی ئاکامێکی لەو جۆرەمان دەکرد. کاتێک پشت لە دەستور کرا یەکەم دەنگ لە کە هشداریدا و زەنگی مەترسی لێدا لە هەرێمی کوردستانەوە بوو. گوتمان ئەگەر کاروا بڕوات و دەستور و ئەو پرەنسیبانە بخرێنە ژێرپێ کە عێراقی نوێیان لەسەر بنیاد نراوە، عێراق ڕوو لە هەڵدێرە. ئێستاش دەڵێن ئەوەی ڕوو دەدات ئەنجامی کە لە بوونی 15 ساڵ هەڵەی سیاسی و ئابووری و پشتگوێ خستنی دەستورە. چارەسەر ئەوەیە کێشە و گرفتەکان بە قەبارەی ڕاستەقینەی خۆیان ببنجێت، خوێندنەوەیەکی دروست و واقعیانە یان بۆ بکرێت، ناڕازەیەکان بەکەم نەزانرێت و درک بە مەترسیەکانی بکرێت، وا نەزانین تێدەپەڕێ و بە هەندێ ڕێکاری لابەلا خامۆش دەبێت. تێگەیشتنی کێشە و قەیرانەکان و خواست و ڕوانین و داواکاری نەوەی تازە لە عێراق و ناوچەکە پێویستی بە پێناسەکردنەوەیەکی تازەی چەمکی ماف و ئازادیەکان هەیە. بۆ گەیاندنی ئەو پەیامە لە هەرێمی کوردستان چوینە بەغدا و لەگەڵ هەمووان کۆبووینەوە. ئامادەیی هەرێمی کوردستانمان نیشاندا بۆ هەر هاوکاریەک کە بۆ گەڕانەوەی سەقامگیری و ئارامی بۆ عێراق پێویست بێت. پێمان وایە ئەو سەقامگیریە لە بەرژەوەندی گەلی کوردستان و لە بەرژەوەندی عێراقدایە. بەغدا ڕەهەند و قۆڵایی استراتیجی هەرێمی کوردستانە. ئێمە دەبێ لە چوارچێوەی سەروەری دەوڵەتی عێراقدا دەستکەوت و مافە دەستوریەکانمان پارێزراو بن و پەرەیان پێ بدەین. گەلان و پێکهاتەکانی عێراق شایانی ئەوەن و دەبێ لە دۆخ و گوزەران و ژیانێکی باشتردا بن. ناوەندە سیاسیەکان لە عێراق دەبێ پەیامی هاوڵاتیان بە جددی وەربگرن و وەڵامی باوەڕپێکراویان هەبێت. ئێمە بۆ ئەوە لە بەغدا بووین و هەموو هەوڵێکمان هاندا کە پێکەوە بیر لە چارەسەرێکی جددی و ڕاستەقینە و ڕیشەیی بکەینەوە. چارەسەرێک لە ئاز گەورەی ناڕەزایی و تۆڕەیی خەڵکدا بێت، ئەوەش بەرپرسیارەتی هەمومانە و کەس ناتوانێت لە عێراقدا خۆی لێ بدزێتەوە. جیهان و کۆمەلگای نێودەوڵەتی دەبێ یارمەتی دەربن بۆ عێراق بۆ ئەوەی ئارامی و سەقامگیری لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بچەسپێ و شەڕ و ئاڵۆزی و کێشە و قەیرانەکان کۆتایی پێبێن. ڕابردوو سەلماندوویەتی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پڕ لە کێشە و قەیران بۆ ناوچەکە و بۆ جیهان مایەی سەر ئێشە و هەڕەشەی ئەمنیە. بۆیە ئەمە نەک تەنها ئەرکی ئێمەیە، ئەمە ئەرکێکی نێودەوڵەتیشە. ئێمەش وەک هەرێمی کوردستان وەک هەمیشە چی بکەوێتە سەرشانمان بۆ ئاشتی و ئارامی و سەقامگیری ئامادەین. هەر لێرەشەوە هەواڵانمان برایانمان لە عێراق دڵنیا دەکەینەوە کە ئەوەی پێمان بکرێت بۆ سەقامگیری و ئاشتی لە عێراقدا هەرێمی کوردستان ئامادەیە و کێشەکانی عێراق بە کێشەی خۆی دەزانێت و حاضرە بۆ ئەوەی یارمەتی عێراق بدات بۆ دەرچوون لەم وەزعی کە ئێستا هەیەتی. دووبارە هەموو لایەکتان بەخێر بن. سوپاس بۆ زانکۆی ئەمریکی کوردستان و ڕێخەرانی ئەم زانکۆیە. هیوای سەرکەوتن و ڕۆژێکی خۆشتان بۆ دەکەم و بەخێر بن. زۆر سوپاس.